من بەهۆی ئەوەی تووشی کۆکە بووم بڕیاردرا بۆ ماوەیەک لە کارەکەم دوورم بخەنەوە چونکە گومانی ئەوە دەکرا تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوو بێتم. بەڵام دوای چاکبوونەوە سەر لە نوێ بۆ سەر کارەکەی خۆم گەڕامەوە بۆ ئەوەی شان بەشانی هاوڕێکانم خزمەت پێشکەش بە نەخۆشەکان بکەم. بێگومان من خاوەنی منداڵ و خێزانیشم بەڵام بارکی خۆمی دەزانم لە شوێنی کارەکەم بەردەوام بم بۆ ئەوەی یارمەتیە و نەخۆشانە بدەم کە پێویستیان بە هاوکاری و خزمەتی منە لە نەخۆشخانەکەمدا. دیار ئەوەی لە نەخۆشخانەکەمان ڕوویدا هەروەکەوە بوو لە جەنگدا ڕوودەدات. کاتێک تۆ لە جەنگەکە تا بریندار دەبیت ئەوە دوای چاکبوونەوە سەر لە نوێ دەگەڕێتەوە بۆ بەرەی جەنگ. بۆیە کاتێک کارمەندێکی تەندروستی نەخۆش دەکەوێت لە دوای چاکبوونەوەی بۆ سەر کارەکەی دەگەڕێتەوە و پێی وایە مانەوەی لە ماڵەوە گوناهێکە بۆیە بە متمانێکی زیاترەوە دێتەوە مەیدانی خزمەتکردن بە نەخۆشەکان.